دیارە ئەوە بۆ ماوەی 2 ڕۆژە کەمپینێکمان لێرە ڕاگەیاندووە لە شاری خانەقین بۆ پشتیوانانی هاوڵاتیانی خۆمان لە ڕۆژئاوا بۆ ئەو بارودۆخەی کە ئێستا لە ڕۆژئاوا بەڕێوە دەچێت ئەو لەشکرکێشەی کە دوژمنانی ملەتی کوردوە بە تایبەتی دیکتاتۆرێک وەکو ئۆردۆغان دەستی پێکردووە دژ بە ملەتی کورد و دیارە خانەقین بەردەوامی لە پرسە نیشتیمانیەکان پێشەنگ بووە و ئێستاش پشتیوانی خۆی بۆ گەلی کورد لە ڕۆژئاوا ڕاگەێنێت و بۆ ئەوەش دیارە کەمپینێکمان ڕاگەیاندووە بۆ کۆکردنەوەی کۆمەک و پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان لەبەر ئەوەی ئەوان لە دە و پێداویستیانەی خۆیان بێبەش بوون مەحروم بوونە بۆیە ئێمە لێرەوە ئەو کەمپینەمان ڕاگەیاندووە. وەکو خانەقینیەکان بیرمان کردەوە کەمپینێک بکەین بۆ هاوکاریکردنی برا و کەس و کارمان لە ڕۆژئاوا داواکەین لە هەموو خانەقینی بە شەرەفەکان کە دایمەن خاوەن هەڵوێست بوونە لە ڕۆژی تنگانە بێنە هانایەنەوە بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ برا ئاوارەکانمان لە ڕۆژئاوای کە ڕۆژاوای کوردستان زۆر گرنگە ئێمە بەشێک بووین لەو کوردستانە کە ئێمەش کە ڕۆژێک دوور نییە ئەو هێڕشەکرا بەسەر ئەوانە ئێمەش بەسەر ئێمە بێت و ئاوارە بووین. ئێمە دووبارە داواکەین لە خەڵکی شارە خۆشەویستەکەمان کە نەهامەتیان زۆر بینیوە بێ نەهانامانەوە بۆ کۆکردنەوەی کۆمەک بۆ ڕۆژئاوا.